مامەجان ئەگەر تۆ بڕیار بەدەستی کوردبی لە ئێستادا چ بڕیارێکت دەدا؟ دەبی بێدەنجی هەڵبژێرین بەڕاستی چکە ئەو وڵاتانێک کە لە دەورە بەرمانن وڵات زلهێزم بەڕاستی لە چاومە ئەمە هەرێمەچین ئەو هەرێمەکە وەزعەکەی ئیوەی نییە تەداخل بکە بابێ ئەو قووەتەشی نییە بەڕاستی ینی هەرێمی کوردستان و قووەتێ نییە وێ بریارێ بستینم کۆ ئەز ملەتێ خۆ بپارێزم ئەس کەوارسا بسەر ملەتێ خۆت نینم ینی نەخاسم بە تایبەت ئەو تشتێک و ڕۆژاوایە کوردستانی چێ بوو چل عفرینێ چل شێ مەقسوود چل حتا طبقا و ڕقا و نظام کویدەکی حتا گیا هەرێمێ مە حەسێکێژی ینی ئەو تشتانە دووبارە نەبن وێت تشتێکی گەلێکی باش بێ یەکگرتن باشترین شتە لە بۆ کورد یەکدری بگرن لەو قەیرانەش ئەشیا گران نەبی زۆر باشە هەر بەری هەر تشتی دێ ئەز حیماتە ملەتی خۆنی کورد بکەم گاوا گوز حیماتە ملەتی خۆنی کورد بکەم وێ چاغەهانێ دێ گۆ پشتی وێ دێ گۆ ئەم تۆحید الصفر کوردی بکەش بۆ گوت ئیرۆ هەر کەسیشما خود اختا ببێ خودی بریارێ خوا ئەم تجار ئەم ناکن مافی خودێ پشتی گۆ ئەمێ بکەن توحید الصفر کوردی ئەم هەرن وسلطا ئەمر الواقع ئەم مافی خود بشتغلن وێ چاغەهانێ حکوومەت و تکەس نیکارە گۆ مەش هەفتوو بخینە ئەوزا گرنگترین خاڵ لێرە ئەوەیە هەموو قیادەی کوردی یەکدەنگ و یەک ڕنگ بی لەبەرەوەی لەو مەسئلانە جگە لە خۆمان کەسی دیکە بەهانامانەوە نایە لۆیە داواکارین ینی ئەو بردومانە چووکە هەمومان دەبینین بینی سێ دەوڵەتی زلهێز شەڕ دەکرێت کووردە لێ قەوماوەکە دیسان وەکو جاران لێی دەقەومێتەوە هێرشی دەکرێتە سەر ینی نە ئێران خۆی دەکاتە ساحێبی ئەو هێرشە نە ئەمریکا خۆی دەکاتە ساحێبی هەرێش ئەو هێرشە تەنها وێنەی نێرانی کوردن لێمانەوە نزیکن لەو ئانوساتەدا بە هەلی دەزان و هێرش دەکەنە سەر ji bo ro ez dibêjim xususiya her perçakî ji perçê Kurdistanê dikaribe ew îdara xwe bike bi rengê ku dibîne münasibî xwe çi rêveberî bê çi federalî bê çi konfederalî bê îro li Rojhilatê Kurdistan bala xwe dênê bê yanî em wek Kurd pirzgirêka me Kurdî a Kurda temamî giştî girêdayî bi rewşa a herêmî vê û bi rewşa û biryarê navdewletî vê ji bo ro em Kurd gerek em gelekî zîrek bin û em karibin mafê xwe biçesibînin her perçak li halê xwe û em tev hev nekin û cê biryarê bera neyek bê. Bêlan baş leberê doxeke îwayî niye tu langî çahan layê bikî leberê langî her layê bikî mişkilê ro ez ê bêlan başin ala nekas sefer pêde ve nekas derê نەکەش دەرێ ئەو لا خراپیان ئەولایان شتەشەو هالا باشن عەل بێلایان خودی ئەم کە کورد چقاسی ئەم پشتگیریە هەف بکن گەلکی باشن ئەم ئەخطای خۆنی سابق ئەم فێدە بکن ji ber tim li Kurda xıyanet dibe û çiqas demanatên duwelî şmer hebe ew şmer muhim e sîwaen wek hezrek cewî bi şkîjan aliyê perçê Kurdistanê demanatên duwelî hebe keş hiqûqê Kurda kîjan aliyê perçê Kurdistanê be wê ew baş bişmere. Bêguman xewnî dêrîneyî gelî Kurd her çar perçê Kurdistan yek girtuwa yek rehiya li ser yek mêzî danîştin guftûgo kirdin lege yekdî hemûyan bibne bira û dostî yekdî. براسي أن قوتك عالميا حتى قمتك نظام صراعات دولي يعني بأمريكا يا بإسرائيل يا بدولتني إقليمي كما أربي هن بوضعي هاندو وبفليداك فجد بين أم ملتك شربزن كسمتني أم تكون دي دوري فان صراعات كفن وقيسي جمر باشي وتكون دي مكاربن حمايات أخو وملتي أخو وبان مكتسبات أخو بكن جمر شتري يعني. وي كبراسي أمي نيجران كردي أو ملتين نيجران كردي أو نبوني وبي بازارية براسي كوزع شهارو دا دبي حكومتي هنا براسي بلانة شهبي دبي بلانة شهبي تن لبو روجيو هلا لبو ظروفيو هلا لبو كما ليستاو بتماينك ماني بمينا كيانك ببينا حكومتك إيه حكومتاتيش ناكلتو هرب موقتي بروا يعني استتمشى بازار دكي براسي بازارەکە ناخۆشە بێ مەعاشێ بێ پارەیە لەلا غاز گرانە کارەبا گرانە کارەبانیە نەفت گرانە ئەرزاق گراکرا دەبی بەڕاستی حکوومەت لەو زوروفەی دەبی ڕەچاوی ئەو شتانە بکاتن پێشی دەکرێت ینی شتە زۆر گران نییە ینی شتێک نەکاتن حکوومەتەکەما لە ناوبسی بەڕاستی چکاوەی پێوە دیارە ئەمە پەیوەستی بۆ حکوومەتەوە پەیوەستی بەڕاستی پێما خۆش بی ناخۆش بی و باش بی و خراپ بی ئەمە پێ رازینە بەڕاستی ji bo Rojhilatê Kurdistanê jî
باش ئەوە تشتێک کۆڕۆژاوا چێ بوو دووبارە نەبەر ڕۆژهەلاتی کوردستانی بێتر حساباتی سیاسی بێ بێتر ئەگەر خوینە کوردی یا تێکلدانە کوردی یا دەرباسبوونا شەڕ قبلی کورداژی هەبە گەرەک لەسەر تشتێکی ئەشکەرە دیار دەرباس بێت تشتێکی بەرجەوەندیان کورداتێت هەبێت دخوازم کوردستانی بە بەسەرخوا بێ یەک گرێز بێن گشت هەر چار پەرچە یەک بێن خوی نامەگش یەک بێ ئەم تشتێ وەرە نینن ئەم ڕێزگار دخوازن ئەم ئاشیتی دخوازن ئەم ناخوازن یەک قورمان تلیکی برین بێ سەرچاوین برا